باشیولی خورابم ئەم باشیولی خوراب ئەم خوێە لە بەرواری 12 چوار لەلایەن فەرمانبەران و پۆلیسی گومرجی ڕاپەڕی لە مەرزی چێلێ دەستگیر کراوە. دوای ئەوەی کە بارەکە هاتۆ بۆیە فەرمانبەرەکان چوون شیشیان لێداوە دیارە خوێنی پێوە بووە کە گومانیان لە بارەکە پەیدا کردو شتەکانیان کردوونەوە. ئەم ترەلەی کە دەیبینێن 20 شریفی لەسەر هەر شریفێک 20 کارتۆنی جگەر تێدایە واتە 400 کارتۆن جگەری مریشکی ئێرانی تێدایە کە بە هەموو ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و وەزارەتی کشتتوکاڵ قەدەغەیە هاتنی هەموو پارچەکانی مریشک و هەروەها جگەری مریشک. ئەمە چەند جارێکە ئەم شتانە دووبارە دەبێتەوە لە سنوورەکەی ئێمە چەند جارێکە لە ناو خوێ جارێکە شێناویانەوە هەروە لە ناو بلۆک و لە ناو کاشی بە شێوازی ناڕێکێناویانە خۆی ئەگەر بە سارەی بەڕادش بێت جگەر هەر قەدەغەیە ئێمە بارەکەمان هێنایە بەڕێوەبەرایەتی تەسلیمی پۆلیسمان کرد بۆ ئیحالەی دادگا بکرێت و مەلەفی بۆ کراوەتە دەگرێتەوە لە دادگا و ئێستا ئێمە جگەرەکە بۆی بۆن نەکا دەچین لە ناوی دەبین و خاوەنەکەشی زاندراوە داوای دەکەین کە بەخۆی بە پێری شەکەیەوە بێت بنا دواتر ئێمە ئەمر قەبزی بۆ دەردەکەین لە دادگا و دەستگیر دەکرێت و ئیجراتی یاسایی بەرامبەر دەکرێت. ڕۆژانە دووبارە نابێتەوە بەڵام بە چەند مانگ جارێک شێوازەکان دەگۆڕن جارێک بەوە لە پارەوە لە ناو خوێدانە هاتووە پارۆزبێکی کە مانگە هەر جگەر و هەنجوین بوو لە ناو بلۆک هاتەوە لە ناو سندوقی تایبەت تەرتیب کراوە دیارە ئەو شوێنانە لە معمەلەکە ئەو شتە تەرتیب کراوە نەک لە مەرزەکان یعنی هیچ گومان هیچ خەتای سایق و نووسنگەکانی تێدانی ئەوە کابرای خاوەنەکەی لە معمەل ئەو جێسازی ئەو تەرتیباتی بۆ کردووە. ئێمە وەکو نووسینگەی مەرزی شێلێ ڕۆژانە کۆمەڵک باری جیاوازمان بۆ دێ بۆ هەموو شارەکانی کوردستان هەتا بۆ مسڵ و کەرکووک ئەوەش کۆمەڵک باری جیاوازمان بۆ دێ کۆمەڵک خەڵکی جیاواز تێکەڵبوونمانەی لەگەڵ بازرگان. ئەسا و بارەخوێ هاتووە ئێمە بۆ ڕانێمان بار کردووە لە مەرزی شێلێڕە بە ئیساب پێمان گوتووە بۆ ڕانێبڕۆ ڕقەمی سەعباریشیان داوێنێ خاوەن تاجرەکە گوتێتی کاکە بیەنە ڕانێ گە بارەکەتان بار کرد ئێمەش بارەکەمان لە مەرزی شێلێ بۆ بار کردووە هاتۆتە گومرگی عێراقێ لە دارشمانەی لە مەرزی کەشفمان کردووە کاتێک بارەکەمان لە کاتی کەشفکردندا دەرکەوتووە کەسگەری مریشکی تێدا بار هەڵگەڵەکە کەسگەری مریشکی تێدا ئێمەش ڕاستەخۆ جەماعەتی گومرگمان ئاگادار کردوێتەوە کە ئەو بارە شتی قاچاقی دەبنداتەوە دەبن خوێەکەیدا.